لە بناماکانی خێزانی بەختەوەر ئەوەیە کە بەڕاستی ژن و مرد حورمەتی یەکتر بگرن، ژن و مرد ڕێز و قەدر و حورمەتی گەورەی یەکتر ڕابگرن. ئەخە وەڵڵی ئافرەت کە زانی پیاوەکە حورمەتی ناگری، زانی قەدری ناگری، کاکە هەست بە بەختەوەری ناکە. پیاویش ئەگە بزانی ژنەکەی بەڕاستی قەدری ناگری، ڕێزی ناگری، حورمەتی ناگری، بەڕاستی هەست بە بەختەوەری ناکە. ئێستا لە هەولێرێ جەماعەتەکانە پێیان دێن تورکمان دەکەنەمە، ئەمگۆ پێیان ئەمگۆ بەمە دەرێن هەولێری، بەڵام ئەمە بەوان دەرێن تورکمان، پێشیان دەرێن هەولێری، ئەمەش لە هەولێرە پێیان دەرێن هەولێریەکان. ئەوانەی بە زمانی تورکی قسان دەکەن، لە خانەقین هەنا، لە کەرکووکیش هەنا، بەڵام یەک سیفاتی جوانی ئەو قەومەتان پێ برێ. سبحان الله، وەڵڵاهی ئافرەتیان قەت مێردی خۆی ناشێنتەوە. وەڵڵاهی مێردی وایان هەیە هێڕە هێر، وەڵڵا هێڕە والله وبالله بروجينكي بريميردت كوب قوري دكا يعني او ده قوري دكا دبوت او صفه زور زوانا يعني عفرن جن تزاني بياوكي هيرا بس والله زمينها كاتن والله نايشنتو بس بدخل تزاني ايما هند خشي ايما دغاته برادرتي خويا هل بياوكي رصيد وسفيدك يعني بياويا دسيجني خوي رصيد وسفيدك لكن برادر كانت براي خوم خشي قورم والله اوانا في سعاده دفوتين اوانا بختورينا يظن ديك وقت انسان دبي براسك ميردي كر يعني جني هنا تواو يتر او جنا دبي بياوكي لا قوربي دبي زور لا قوربي زور واو بياوش براسيش نكي لا قوربي اگر او دوانا براسك اوان يكتريان لا قوربو قدروا رزي يكتريان والله او وقتي هز باس وديو بختوري خزان دكن خالي تر كزور جرينجا خالي بينزما او جون ميردا دبسي قيس صد بيك بكا يعني براستي اوي كامن زرقم ديشينيتن اويا دبيني جن باسوردي لسا موبايلي دانا يام بياو باسوردي لسا موبايلي دانا او كوا بختوري كاسقا يعني اگر او افرت سقي بياي خوينك باسوردي داني او تسقي لبين او جون ميردي اگر او جون ميردا راس دكن يكن يغوزودن يكائنا دبي اصلا اشاره وين بيني نبيتن اصلا هنيان لبين نبي راستا موبايل تايبد مندي هم انسانك بلام اگر باسورد دانا معناه يسي بمبر معناه يسي باسورد دانا دي يعني سقد بياو كديا يعني او بياو سقي باش نكاين بوي باسورد دانا نيتن زبراسي حالا خاري جرينج اويك جن مير سقي تواويا بيكتربي هروجك سقل بين جن ومير نما يعني بختورين نما يعني خوشين نما يعني بروا بيكبون نما هو زور جرينج عزيزانم براسي دبي بياو سقي صد لصتي بجنيابي وجنيش سقو متماني صد لصتي بياو كامي او وقت دليان استراحات دكن او وقت براسي حسب بختوري وسعاده دكن خالي شي تري أسا خالي شي تري بنماي بختوري خيزاني أوي كذا بيجون مير لقيت راس قوبل يعني براستي أو خالي شي قرينجا هرشتي كتبو خوش قل بياود مشاعره هرشتي كتبو براي عزيز قل جند مشاعره سكو أو شارد نوا أو ناراستيا أو فيلي كردنا أو درو كردنا مالي ويراندكا خوشي مالي نايليتا راسي زور جرينجا جون مير راس قوبن ليه كتري كاكا جيان اگر دتوي بختوري بجي اگر دتوي براستي لما علي حسب سعادتي بكي راس قوبن لك خزانه وخزاني شد راس قوبي لقر بياوكي خوي براستي او زور جرينجا اما فعل يكتر دكين لما علي بوي بختورنين بوي حسب سعادته بختوري ناكي بوي فعل لك بياوكم دكي بياوكي لقاش دكي فعل دكاش دكي لك بياوكي فعل دك درو لك يكتر دك لو يسي قومة معنا نامني درو شر اشكرا دبي درو شر اشكرا دبي مستحيلة باتي دروي وتيانا كورتا زبراسي انسان لوي بختوري بي دبي راس قوبي لمالوا او جنو ميردا اللي يكتري خالي شي تري اويا براستي دبي جنو بياو جرينجي بيكتر بدن اخي هر كاتك والله بياو جني اهمال كرد او جنا افوتيتن يعني برو ضلي او خوش كان بك ولا هر شوينك كي كم خالو قلي هيدر ما مسا والله بياو كم اهمالي كردم زا اهمال كردن تون هاي اهمالي دكا لنا فقو بخيو كردن بياو جي رزيل
پیسۆ درینایە مەسرەفی ئەو ماڵ و منداڵێ بکە بەڵام ممچینە بە 5 وەرەقە دەداتە برادەرەکانی مەطعەم و داوەتیان لە بۆ دەکات زۆر ئافرەت تەلەفۆنی کردە مامۆستا وەڵڵاهی بللای پیاوەکەم برادەرەکانی دەباتە دەرێ خۆشترین ئەو خواردنیان دەداتێ بە وەڵڵا درینایە ئەو خواردنێ بینتەوە ماڵێ هەر ئەمە بەخێو ناکات زۆر بە زەحمەت پارەی دەدا ئایا جائیزە بچم لێ بدزم یعنی تخوا حەیف نییە بگاتە حەدێک ئافرەت فکر بکاتەوە بچی جیرفانی پیاوەکەی ببڕی ئەوە چ کارە ساتێکە ئێمالی ئەو پیاوەی لە بۆ ئەو ژنێ ئەو کارە ساتەی لێ دروست دەبی یان پیاو هەیە ئافرەتی خۆ ئێمال دەکا لە قسەی خۆش ئەرێ کاکە لە دەرێ سەد سوحبەتی دەکەی پێکەنین خەڵک لە دەورەت قاقای دێ لۆ دەسیوەمارە دێر قوڕت بەدەوی درایە لۆ دوو قسەی لۆ خێزانت ناکەی ئەخە خێزانیش تایبەتمەندی خۆی هەیە ئافرەت حەزی لێ قسەی لە بۆ بکەی کاکە ئافرەت حەزی لێ قسەی لۆ بکەی ئافرەت ناوێ بەس تەماشایکەی ناوێ دەوێت قسەی بۆ بکەی حەزی لێە لێ دەبینەوانی ئەخباری دەخینەوە ئافرەتن چەند بەقی تو قۆزی دەخینەوە هەرماندی نابن سبحان الله دۆ خوا ئەو قابلیەتەی دایتێ کە قسان بکە و جێ لە قسان ڕابگری ئەو پیاوە لە دەرێ قسە خۆش سوحبەت خۆش مەزیز خۆش بەڵام دەگاتەوە مارە ماندی و مردی تاقەتی نیو قسەی نەما ئێکاچی من ئەوە ئەو ئافرەتە هەست پێ دەکە ئەتو ئیهمالت کردیا ئیهمال کردن لە قسەی خۆش لە عەتف و حەنان لە سۆز و خۆشەویستی بەڕاستی هەر کاتێک پیاو ئافرەتی ئیهمال کرد سەعادەت و بەختەوەری لە ماڵی دەڕوا بالعەکسیش هەر کاتێک ئافرەت پیاوی ئیهمال کرد سەعادەت دەڕوا بەڕاستی پیاو ئیهمال بکرێ کارە سات ئەمدەژێکەیە ژن هەیە احتراماتم لە بە خوشکانی بەرەزم هیچ گرنگی بە پیاوەکەی نادا هیچ گرنگی بە هەست و شعوری پیاوەکەی نادا هیچ گرنگی بە احتیماماتی پیاوەکەی نادا ئەخزانیت ئەو چەند حاڵەتێکی سلبی و ناخۆش دروست دەکاتن دەکەواتە ئەو ژن و مێردە بەڕاستی دەبێت ئیحتیمام بە یەکتر بدەن ئیحتیمام بەو حەز و ئارەزوانەی بدەن کە هەیتیان ئیحتیمام بە کەسایەتی یەکتر بدەن ئیحتیمام بەو شتانە بدەن کە لە ماڵە سەعادەت و بەختەوەری دروست دەکاتن خاڵێکی تری لە بنامەکانی سەعادەتی خێزان ئەوەیە کە دەبێت بزانین ژن و پیاو یەک نییە یعنی ئەوە زۆر کارە ساتەوە بزانی ژن و پیاو یەکە لۆیە مەعلە ئەسەر هەندێک ڕێکخراو هەن بەڕاستی دەزانی چ فێرە ئافرەتان دەکەن ئەوەیە کە تەمەڕوت بکە بەرامبەر پیاوەکەی کە عینادی بکە برێ ئەمنیش هەم خۆ بابە خۆ نەمان بۆ ئەتونی بەس ناکرێت لە ماڵێ دوو مدیر هەبی نابی بابە هیچ دائیرەکتان دیتە دوو مدیری هەبی یا مدیرەکە و معاونەکە ئەخە ئەو پرۆسەی خێزان دەبێ یەکێکی گەورە تێدابی ناکرێت دەکە برێ ئەمیش عینەوەکی پیاوەکەمە هیچ فەرقم نییە کاکەوە زۆر کارە ساتە ئەو دروستکردنی سراع لە ناو ماڵێ ئەو دروستکردنی حڕیەتی ناو ماڵێ ئەوە ماڵ کاول دەکاتن ئەو ماڵ وێران دەکات دەبێ بەڕاستی ئەو ئافرەتە بزانێەوە ئەو پیاوەش بزانێ ئەو پیاوە ژن نییە ژنیش پیاو نییە ئەو ژنە کۆمەڵە خەسائیسی خۆی هەیە پیاوەکەش کۆمەڵە خەسائیسی خۆی هەیە کاکە ئەوانە تەواوکەری یەکترن نەک برێ وەڵای یەکە جا هەندێک پیاو دەبینی داوای وا لە ژنەکەی دەکاتن کە ئەنەمە پیاوە کاکەوە ژنە بە قوربانەوە ژنە ئەتو چ دەڵێ ئەوە خۆتوەتونی ئەو فکرکردنەوە یان ژن هەندە جاران شتی وا دوا لە پیاوەکەی دەکە کە ئەنەمە بەخۆی پیاوە بابەوە نییە بەخوای وان نیە دەبی زۆر باش بزانین کە ژن خوا دروستی کردە بە ژناتی لەبەرەوەی هەدەفێکی هەیە وەزیفەیەکی هەیە بەو ژناتی جێبەجێ دەبی و پیاویش خوا دروستی کردە بە پیاوەتی وەزیفەیەکی هەیە و هەدەفێکی هەیە ئەوها تەحقیق دەبیتن هەردوو چەند تەواوکەری یەکترن بە هەردووکان دەبنە یەک نابنە یازدە بە هەردووکان دەبنە یەک زابڕاستی زۆر گرنگە هەم پیاو تەمەشای ئافرەتەکەی بکە و ئافرەتە و هەم ئافرەتیش تەمەشای پیاوەکەی بکە ئەو پیاوە نەک لێیان تێکەڵاو و پێکەڵاوبی کە تێکەڵاو و پێکەڵاو بوو بەخوای سەعادەت و بەختەوەری لەو ماڵی دەڕوە کەنجی ژن گوتی ئەتوو چی ئەتووی ئەمنیش ئەمنم بابە و شەڕە خۆچانی نییە بابەکەی ئەوە لە ماڵی ئێمە دەمانێت دابنیشین بەخۆشی بژین بە بەختەوەر کە ئەتوو وە بزانی ئەتوش پیاوێ دەبچمە لە مارە ئەم زیاتمە من دەڕۆم باشە حینە پیاویش ئەگە خۆی کردە ژن لە ماڵی ژنەکە نایەوێ حاوەتە ئەو خوشکانە لێیان بپرسن پیاو حەز لە ژن حەز لە پیاوی ژنانی ناکە حەز لە پیاوی مەرد دەکە حەز لە پیاوی پیاو دەکە ئافرەت ناخی وایە ڕچی لە پیاوەک دەبتەوە خۆی بکاتە ژن ڕچی لێ دەبتەوە بەڵام کەنجین ئەو پیاوە مەرد بۆ ئەو ژنەکە دێ هەبێت لۆ چکە ئەو ژنە سەردارێکی دەوێت حیمایەکی دەوێت پارێز کەسێکی دەوێت بیپارێزی ئەگە بزانی ئەو پیاوە بوویتە ژن ناتوانی بیپارێز ڕچی لێ دەبتەوە کاتە ئەو وەختی بەڕاستی سەعادەت و خۆشی لە ماڵ دروست دەبی ئەو کاتەی پیاوەکە پیاو بێ و ژنەکە ژن بێتن خاڵێکی تری
بنامەکانی بەختەوەری خێزان ئەوەیە کە بەڕاستی ژن و پیا و بزانن مشکلەکانی خۆیان حەڵکەن. طبعا محاضرێکی خۆشم حاضر کردووە ئینشاءڵڵا لە کفری دەیدەم سبەینێ تقریبا 16 خاڵە لەو 16 خاڵەی باسی ئەوە دەکەم چۆن کێشەکانی ناو ماڵی خۆت چارەسەر دەکەیت چۆن ئەوە زۆر گرنگە هەیە وەڵڵی کێشەکە زۆر بچووکە بەس کۆ نازانێ حەلیکە گەورەی دەکە هەموو خەڵکی لە خۆ دەگەێنی هەشە سوبحان الله چکۆ عاقڵە و لێ دەزانی مشکلی حەلکە گەورەترین مشکلەی خۆی بە بەسیتی حەل دەکە ئەو زۆر میمە ئێمە بزانین چۆن کێشەکانی خۆمان حەل دەکەین ئەوە خێزانتە تووشی کێشەکە لەگەڵ کێشەی چۆن لەگەری حەل دەکەی ئەو خوشکە بەڕێزە لەگەر پیاوەکەی کێشەیەکی هەیە چۆنی حەل دەکە ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئەوە علمێکە ئەوە فەنێکە پێویستە بزانین چۆن کێشەکانی خۆمان حەل دەکەین جارێ یەک نوقتەی زۆر مهم کێشە ئەگە چۆ دەرێ گەورەتر دەبی دەبین خوشکە کێشە هەیە لەگە پیاوەکەی باشە یەکسەر دەچی داچی تێدەگەینی بابی تێدەگەینی ئەوانە پێک دێنەوە داکو بابی ڕچیان لە زەواکەی دەبتەوە ئێستا دەیمڕێنن لۆ چکۆ لەگە کچیان خراپ بوو ئەگە باسن نەکرد باە خۆشکەم ئەو خەزوو خەزوریشم لێ تووڕە نەدەبوو دێکەواتە کێشەکە برتە دەرێ گەورەترت کرد حەڵکردنی زەحمەت بوو زەبۆی بەڕاستی زۆر گرنگە یەکێک لە ئەساسیەکانی بەختەوەری خێزان ئەوەیە کە بەڕاستی کێشەی خۆمان نەبەینە دەرێ و بزانین کو کێشەکانی خۆمان حەڵ دەکەین